ئەنجا هەردووکیان هەڵەسنە ڕۆن بۆ لای ئەڵێن باشە ئەی کابرا ئەوە تۆ لەکوێ ئەمانەت لە یحیای کوڕی معین و ئیمامی ئەحمەد بیستووە ئەوە ئیمامی ئەحمەدی کوڕی حەنبەل و ئەمەش یحیای کوڕی معین لەکوێ ئەمە لە ئێمە گێڕاوەتەوە چۆن ئێماناسی ئەفەرمیەوە تەماشایەکی کردن وتی بەخوا ئەم یحیا و ئەحمەدەی ئێستا منیان بینم زۆر ئەحمەقن نازانن من لە 17 دانە یحیا و ئەحمەد حەدیث بنووسیوەتەوە. ئیمام ابن جوزی لە مەوضوعاتە قسەیەکە گێڕێتەوە زۆر عەجیبە کە بەسەر ئیمامی ئەحمەد و یحیای کوڕی معین هاتووە. فەرمێ ئیمامی ئەحمەد و یحیای کوڕی معین ڕۆشتن لە مزگەوتێکی ڕەسافە لە بەغدا نوێژیان کرد چونکە بەغدا دوو بەشە کەرخ لەگەڵ ڕەسافە ئەو دوو بەشەیە. فەرمێ ڕۆشتن لە مزگەوتێکی ڕەسافە نوێژیان کرد لە دوای نوێژی عەسر سەیریان کرد کابرای هەستایە سەر پێدەستی کرد بە چیرۆک گێڕانەوە هەر چیرۆکێکیشیە گێڕایەوە و یحیای کوڕی معین بۆی گێڕامەوە ئەحمەدی کوڕی حەنبەل بۆی گێڕامەوە. ئیمامی ئەحمەد و یحیای کوڕی معین دانیشتن هیچ ناڵ هەتا وەکو کابرا تەواو بێ و لێ بێتەوە. ئەنجا هەردووکیان هەڵەسنە ڕۆن بۆ لای ئەڵێن باشە ئەی کابرا ئەوە تۆ لەکوێ ئەمانەت لە یحیای کوڕی معین و ئیمامی ئەحمەد بیستووە ئەوە ئیمامی ئەحمەدی کوڕی حەنبەل و ئەمەش یحیای کوڕی معین لەکوێ ئەمە لە ئێمە گێڕاوەتەوە چۆن ئێماناسی ئەفەرمیەوە تەماشایەکی کردن وتی بەخوا ئەم یحیا و ئەحمەدەی ئێستا منیان بینم زۆر ئەحمەقن نازانن من لە 17 دانە یحیا و ئەحمەد حەدیث بنووسیوەتەوە. من لە 11 دانە یحیا و ئەحمەد چیرۆک بنووسیوەتەوە فەرموودەم وەرگرتووی چیرۆک لە 17 دانە عەفوەن یعنی خۆی هەر یەک یحیا و یەک ئەحمەد هەبووە هەر یەک یحیای کوڕی معین و یەک ئەحمەدی کوڕی حەنبەل هەبووە بەزەمەڵێ لە 17 دانە یحیای کوڕی معین و لە 17 دانە ئەحمەدی کوڕی حەنبەل من شتە بنووسیوە و بابەتم نووسیوە عیلمم لێ وەرگرتوون و ئێستا ئەوی کایڵێن هیەوانە ئێوە نییە. جام چیرۆک گێڕاوانەش کاتێ بە گیریانە هێنی ئەڵێ سەنەدیە و قسەیەتەوە بابەتت هارە بێ ئەتر بۆ خۆی دەستکات بە درۆدە لەسەر شتێکە دۆزێتەوە بوو بەڕاستی وایە. ئیمامی ئەعمەش چێتە مزگەوتی بەسڕە ئەبینێ کابرایە دەستی کردووە بە چیرۆک گێڕانەوە میژەر ئیمامی ابن جەوزی گێڕێتەوە ئەبینێ کابرایە دەستی کردووە بە چیرۆک گێڕانەوە بە عەرەزی خۆی چیرۆک گێڕێتەوە هەمووشی درۆیە هەمووشی ئەڵێ ئەعمەش بۆی گێڕامەوە کە فلانە کەس ئاوای کرد و فلانە سەحابەوا ڕۆشت و فیسارە سەحابەوا ڕۆشت قسەی باق و بریق و قسەی ترشخوێ پێکراوە هێنێ بۆ خۆی. جام جارە بە ئەعمەشیانەوت بۆ چیرۆک ناگێڕیتەوە حەدیث ناگێڕیتەوە بۆ چیرۆک بێژەکان ئەوە حەدیثیانەیە بستێ کاڕۆنێکن بە سێ بست بە ناگێڕینەوە درۆزن وەڵا بینێ کابرا هەرڵێ ئەعمەش پێیوتم و ئەعمەش بۆی گێڕامەوە ئەمی ژەڕوان لە بەرامبەری دانیشێ و دەسەکە بە هەڵکەندنی مووی بنباڵیەکێک لە بەردەم خۆیان دایانە کۆیەکات کابرا زۆری پێ ناخۆشە بێڵێ ئەرێەوە تۆ چێکی لە یا شێخ خۆی حەدیث لە ئەعمەشەوە گێڕێتەوە ئەعمەشیش ناناسێ ئەڵێ چێکی لەوێ ئەمە مەجلیسی عیلمە عیبە بۆ تۆ واکەی ئەڵێ ئەوەی من ئەیکەم سونەتە پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەمری کردووە بە هەڵکێشانی مووی بنباڵ بەڵام ئەوەی تۆی کەی ئەوەی تۆ بیدعەتە بۆیە ئەوەی من باشترە لەوەی تۆ ئەڵێ بۆ بیدعەتە ئەڵێ تۆ درۆکەی ئەڵێ من ئەعمەشم کوا منۆشتانم بۆ تۆ باس کردووە بۆ شێوە لێی تووڕابێ و کابرا بە درۆ خاتەوە و ئەیکەنە دەرەوە لە مزگەوتەکان بەڕاستی ئەمە زۆر ئەمڕۆ خەڵک کە بۆ شێوە درۆ کاتۆی داتە پاڵ کتێبەکان جاری وایە کتێبێ نووسن کتێبەکان ئەمی چیرۆکامی درۆیە بۆ نمونە کتێب هەیە کتێبێک هەبوو ئەو ساناوی مەجلیسی ئەولیایەوە بزانم کوردیە دنیای درۆی بەدەمەوە ئیمام بەڕێزانەوە کردووە کە تایەتی ئیتر نازانم ئەویش وەری گێڕاوە لەسەر چاوەی درۆ وەری گرتووە نازانم بەس بەڕاستی ئەوانە خزمەت بە دینی ئیسلام ناکە بگرە زەرە لەدا. ئیمامی عومەر بە معاویەی کندی کە هاوڵێکی بچووکە با بڵێن سەحابەیەکی بچووکەوە کاتێک کە معاویەی کندیە چێ بۆ لای ئەڵێ ڕێم بە چیرۆک بگەڕمەوە ئیمامی عومەر پێ فەرمێ أخشى عليك أن تقص فترتفع عليهم في نفسك الله ترسمە گەر دەستکەی بە چیرۆک گێڕانەوە خەڵکێک گوێت لێ بگرێت چونکە خەڵک حەزی لە چیرۆکە دوایی زل ببی خۆتە لێ زل بێ خۆ بە گەورە بزانی لیان دواتر دیسان چیرۆک بگێڕیتەوە دواتر بەرزتر بیتەوە لێیان تاوا بزانی تۆ لەسەر و هەموویانەوەی
بەڵام خوای پەروەردگار لە قیامەتە بەهۆی ئەوەی گومڕابوون بە چیرۆکەکانت بتخاتە ژێر پێی هەمویانەوە. زۆر کەس بە چیرۆک گێڕانەوە خۆی بەرز کردەوە دوای هاتە ژێر پێی مسڵمانانەوە. وێ بەڕاستی کارە ساتە. ئیمامی عەلیەدا بە پاڵێکێکا کە چیرۆکە گێڕێتەوە پێڵێ ئابۆستە کابرای چیرۆک گێڕەرەوە تۆ ناسیخ و مەنسوخە زانی؟ یعنی گە چیرۆکان ڕاستیش بن لە حەدیثی شات بێ ئەزانی هی ئومەتەکانی پێش ئێمە نەسخ بۆتەوە ئەمڕۆ نابێ بەکاری بێنی؟ ئەڵێ سابق و لاحقە زانی؟ کابراڵێ نەخێر. ئەڵێ واوەی لا بۆتەوە خۆتە بە هیلاک بردو و خەڵکیشە بە هیلاک بردووە. و سیلەی کوڕی حارث سێڕەی کوڕی حارث ئەدا بە پاڵ چیرۆک بێژێکە چیرۆک گێڕەرەوەیەکە پێ فەرمێ والله ما تركنا عهد نبينا فەرمێ سوێن بەخوایە مەوازمان لە پەیمانی پێغەمبەرەکەمان نەهێنا ولا قطعنا أرحامنا وإما برنبوين جان يكتروا صلي رحمان نبشران حتى أتيت أنت هتا وكتو هاتي يعني توي تشيرو جرر وهاتي وأصحابك يعني هاولا كان يشد وأصحابك بين أظهرنا هتا وكتو هاولا كان هاتن لنيوان ما بيانكون كيوا هاتن يتر خلق وازلا عهدي بيغمرنا صلى الله عليه وسلم دسي كر بجوا قرتن لتشيروك وديني لابو بتشيروك و صلة رحميان بشران بربون يكتري وعزيت يكتريانك. إمام أحمد فرمي أكثر الناس كذبا القصاصون والسؤال أفرمي أو كساني كزور دروكن شيرو جيرا روكان أواني كسوالكن السؤال كيف دائما دروك على النيمة ومردم لبرسا ما أنا هشيتي دروك وأوجاري فرمو مهما كان الواعظ شابا حتى وكوك سانيك تشيلوك جيرنو جنجبن متزينا للنساء في ثيابه وهيئته خوي جوان كرد جلو برقي جوان برشميا وهنا بردمي جلو برقي جواني لبركرد وهيئتي خوي جوان كرد بوجنا دسي كرد بقصوها مقصة كان شي زور بي ما بس جنان بوجوي ليقرن كثير الأشعار والإشارات والحركات لسال من برد سيكر بتشيلوك خيانو بويانو بشعر خيانو بويانو حركاتك بدمو تشاوي وبلشي وبدسي وبهم شونيكي حركاتي كردو خوي سغلت كل سال من بر واخوي بيشانا واويلا شيوانيتي بو مسلامه واخوي بيشانا او تشيروكاني ويجرت ولا ضلو درونه وهلا قلي وبيضلو دروني خلق هل قليني وبركانت يا دروزبا أفرمي وقد حضر مجلسه النساء بهوي أويك أو ما بس يخويتي جنان شمانك جنانك أتامان جافرتانك أتامان أفرمي يتر مجلسك يبو بمجلسي جنان مجلسك يبو بمجلسي جنان باش أنا أفرمي وهذا منكر يجب التحذير منه فإن الفساد فيه أكثر من الصلاح ولبراسيه ومنكره براسيه وخرابه شرابه هۆشداری لەبارەوە بدرێ و بە خەڵک بوترێ دوورکەونەوە لەو کابرایە و نەسیحەتی خۆشی بکرێت کە دوورکەوێتەوە لەو کارە چونکە بەڕاستی زەرەری زیاترە لە قازانجی